شاشانە و بەدبەختیە ئەو داکە بۆ مێردێک چی لە منداڵە کردووە هەی کڵۆڵی سەرگەردان دەبێت تا ماوە خانە بە کۆڵ بێ.
تغدا لي مدى مناتيهم باكم نيا هاتم بسم الله خان لنهايم بابجان بوشي لديهم علي خان ناسي بەڵێ من حەسەنی مامۆڵە مامۆڵای سەرکاری خانی گەورە بەڵێ ئەوم دەک خوا عافوی کات ئەی ڕۆڵە چی ئەەکەی لێرە دایکم شووی کردەوە ئەمنیش بێجەگە و بێکارم دەک خوا بیگرێ هەستە کوڕ مەستە هەستە چینە ماڵی مامی خۆت دوایی ئەچین بۆ لای خان هەستە بۆ قەدی وەڵام مامە براکەم و ژنەکەشی دەریان کردم گوێ مێرێ بابەجان خوا کەریمە باڕون ماڵی خۆمان ها ڕەشید ئەوە باش پرزە و شڵەژاوی قوربان چوم سرێ لە وڵاخەکان بم کە بینیم لەبەر دەرگا حەسەنی ماماڵەی کۆنە سەرکارمان خەوی لێکەوتە بوو منیش هەڵم ساند ئەوی ویستی بێتە خزمەتی جەنابتان قوربان زۆر بەزەیم پێهاتەوە بۆ قوربان بێکەس و بێکارە هەتیوە اینجا چی لێ بکەین ڕەشید ئەو چ دەزانێ قوربان من هەموو شتێ دەزانم کاری قاوەخانە و چێشخانەش بەڕێوە بەرم مەقامیش دەڵم بۆ تۆ چاوەشی قوربان من گۆرانی کەیفم پێدێ بۆ خۆمی دەڵم بێدەنگ کورە قوربان لەبەر خاتری باشی ئەسپەکەی جەنابە بێمەیتەرە چۆنە بیکەن بە مەیتەری شێرەسی کورە تۆ چی دەڵێی خان من هەموو شتێکم پێ دەکرێت ئەی گۆڵەم ڕۆ لە چەکەم هیچ پانایدی کەم نییە گای لە گۆشەی مەیخانە هیچ ومێدیدیم نییە گای لە گۆشەی مەیخانە هیچ ومێدیدیم نییە نگابانی باڵاتم ئەی گۆڵم ڕۆ لە چەکەم هیچ پەنایدی کەم نییە ئەی ڕۆکەم هیچ پەنایدی کەم نییە گەر لە گۆشەی مەیخانان هیچ ومێدیم نییە گەر لە گۆشەی مەیخانە هیچ ومێدیم نییە کەتانە و کەتانە هاوار کەتانە کەتانە و کەتانە ئەیوەی کەتانە وەناو شەکەتانە تەنمی هرەبانە سوق وافنکارە هاوار کەتانە سوق وافنکارە هاوار کەتانە كتانا يا ميري هاور كتانا بوتل من دجيري ايوه كتانا من بعثون جيري هاور كتانا كتانا وكتانا ايوه كتانا وانا سجلتانا هاور كتانا بس كتانا سلمت لبانا
قد بارك وتوالوا من بوتوا بمرن جاروا دور لك يا مداني شاساياتوني وقماروا درد يهلا من رشي السمار بود مرد من عسكاد البار زسار باليتوا يا جانا لدني يا ابو مدر بادار حسن خاندان دكار بەڵێ خان تیوی جەندەرمە خۆتی و گۆرانی وتنە لە چی یانە تەوێ ئەبڕووی من بەری ئەڵەی فەلاقەی کەم یەک هەفتە نەتوانێ ڕێبکە سید بەم جلانە شەواڵەی نیزامیە خان قوربانت بم ئەوان خوان دەنێرن بە دومدا سربەخۆش ناسمە ماڵی کرد ئەوان منیان خۆش دەوێ منیش دڵیان ناشێنم من نەخۆم سوو کردوونە تۆش ئاخر هەتیو تۆ گۆرانی وتن کوجا مەرحەبا تۆ مەیتەری بۆچی قوربان ئەوە بەهرەیە خوددا داویە بیتێکیان شعرێک دەڵێن منش ڕاست دەیکەم بە گۆرانی خۆ ئەگەر زۆر مەمنونیش نەبن لێم نایڵم بە خودای تەنانەت جەنابیش لێم مەمنون نەبی بۆ تۆشی ناوە حرام زادا وا دەکەی منیش بە مەمنونیەوە سەعاتێک لێو پاڕێمەوە بڵێم تخوا کاچی نیزامی گۆرانێکیش بۆ من ناڵێ وەی بەسەر چاو خان ئەوە ئەم دەنگە خۆشە پێوەیە بۆیەوە کەنیشکەکانی دێ هەموو سەرشێت و هار کردووە ڕەشید بڵێ خان نۆکەتم ئیتر لە مەولا ئەمە حەسەن زیرەکە یەکەمین خۆشەویستی خان ئاخای سیگاری دڵتەنگ مەبە هێندەمان نەماوە خۆمان بکەین بە ئاواییدا کاکە حەسەنجان بەو خودایە ئەو دەنگە خۆشەی تۆ نەبووایە قەت لەو چەکداران قوتان نەدەبووم دەشیان گرتم و سەر و ماڵشم تیا دەچوو خوددا گەورەیە ئاخای سیگاری شکر ڕزگارمان بوو ئەوە چیە بەدەستەوە ئەوە گولەیەکە لە یەکێ لە چەکدارەکان کەوت منیش هەڵم گرتەوە ئەتخوا دوو چایمان بدەنێ
کاکە حەسەنجان ئەوە چێوە بەرە ئێوە لە دێ ئەوە ڕێبوارە یا دەچێتە ڕاو باشم سۆراخیش بکەم السلام عليكم. وعليكم السلام ئاوت فەڭەم دێ لا شكرا لا شو شو تفهم دەدەمێ دەڵێم ئاوت فەڭەم دێ ئەی ئەو تۆ تێک شووی بۆ تفهمی بدەمێ والله ئەو گولەی پێدەهاوێ هەر چەندە شۆخیش دەکەی بەڵام بەخوا ناوێرم وێدەم نەبەخوا ئەی باشە ئەگەر گۆرانێکی خۆشت بۆ بڵێم فەنگەکەتم وێ دەدەی شەرت بێ گۆرانەکەی خۆش بێ و کەیفم پێی بێ هەر ڕاستە ڕاستەوانکە وێ دەدەم دەکەواتە تۆ میوانی خۆمی یەڵا بابڕێ با منیش ئەو چایە مەخۆم ڕەشید بەڵێ خان حەسەن نەگەڕایەوە دڵم باش ناڵێ ئەترسم لەگەڵ چەکدارەکانی بانە تووشی جێچەڵات بن بۆ گواستنەوەی ماڵی حاجی سیگاریاوە وەڵداوام لە بانەوە بۆ ئێرە چین بەخۆم کرد خان حەسەن بەهۆی دەنگەخۆشەکەیەوە ناوبانگی دەرکردۆ لە ئێرانیش و لە عێراقیش ڕەنگە بە یەک دوو گۆرانی هەمویان ئەکسپێتە کەیف و خۆشیەوە و دەرباز بوو بن خۆشی زیرەک و کارامەیە خدایە مەڕێکم مەولودی پێغەمبەر بێ و بە سەلامەتی بگەڕێنەوە یا ڕەبی ئەو دەنگەت نەڕزێ بەڕاستی بە کەیف و زۆر خۆش بوو دەها توانکە گولەکەی پێ باوێ دەسێ خۆش بێ یاخوا با بڕین بۆ ئەو یاڵە گولەکەی پێ بهاوێ با بڕێ
دەی کورە بڕۆم بچن بەدەنگ و تەقەیەوە ئەی باوکەڕۆ واگەن دەبەری ملمەرگەڕا حەسەن زیرەک گەڕایەوە حەسەن زیرەک گەڕایەوە بەخێر بێنەوە ئافرم زیرە شێرە کن سطحي في مخام ها حسين كنت بخير ايوه او اخو داخل لشيء خفت لو دسو پنجو سواچاچیه داخوم بو لێرە بەتاڵ حەتاڵ دانیشتویت ئەگەر بێ لەگەر من کار بکەیت ئەوە لە پارە و پوڵت هەڵەکێشم پوڵ ئەی چی تاکەی بەردەستی و خزمەتکاری ئیتر ئەبێ وردە وردە بیر لە خۆت بکەیتەوە ئیش بۆ خۆ بکەیت بەسەری تۆ منیش یەک دووشەوە جەماعەتێکم لەو بەرناسیوە هیچ ناکەین لەسەر ڕێک دائەنیشین پارە و پوڵ خۆی دەڕژێتە گرفانمانەوە چۆن شەو لێرە بەڕێ ئەکەوین دوای قسەیەکی لێڕین حەسەن تۆ هەر لێرە دانیشە وا وڵاغدارەکان بەرەو ئێدێن هەرچیشیان جوڵایەوە تەقەی لێ بکە حەسەن ئەها ئەم هەموو زێر و پوڵ و پارەیە بەڵام ئەمە جی و جەردەییە چیەکەی نەکبەت تازە ڕوشم نایە بچمەوە کردخان بەڵام ناچار تفەنکەم دەفرۆشم و شاید بڕۆم بۆ دیوە بۆ عێراق هەتی ئەو گرن ناسیا و دۆستم زۆرە خدا گەورەیە السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. عليكم مان بارم. يا أخوة بخير بيك كاكا حسن جان. الله من بم. سرهد وشام. فرمو داني شام. السلام عليكم. أري نيازي شاري هي كاكا حسن. أنا والله مان بارم جان نياز سرداني برادرانم هي. أقل كراش يبدونا الفرضة كينا. هاي لسر خير بي يا أخوة. فرمو. هاي بس كان أو شايف خوف. مان بارم. بله. أو خان مشي. أو خان ما أول ليلة شاورش ليلة شاورش. ليلة شاورش. بله بزانم توش وقت جاران ماوي سن شعر ومقامك بسلاها البيت.
يا ربي دمي نرجع كاكا حسن جان قالك ممنون ما بارام من دبي بروم أوش يكي آخر نابه عيب ناكي برو خوا حافظي بي والله ما بارام جان كارك نبو سپاس خوا حافظي بي أخوي تويجي شبيز نبو بنو كريم ما بارام جان جماعة خوافي بخوا كورينا چاشي ود مام بارام ئەودەن خۆشە چ بوو ناناسی حەمە شەریف ئەوە زیرەک بوو زیرەک حەسەن زیرەک گیان شەدوما بالله زیرەکە تۆ بزانە مام بارام ئەو گۆرانەی وت بۆ هیچ کەلیمەیەک داما خۆ هەر ئەڵەی لە سنگیان نووسرا ئەو شێخوێنێتەوە ئەوە تۆڵێکی حەمە شەریف ئەو حەسەن زیرەکە یا ئەیسا لێرە ئەو گۆرانەی وت بڕواکەی ڕەمبێکم هەزارها شعر و شانامەی وتووە هەمووشی خۆی ئاوازی بۆ داناوە جا مهمیەکەی لە چیایە ئەو پیاوە یەک کەلیمە خوێنەواری نییە لە پەنجەمۆر زیاتر بڕواکەی حەمە شەریف نازانێ ئیمزایەکیش بکات بەسەری ئەو جەماعەتەی وەختێ لای خان ڕۆیشتم چوومە لای حاجەیەکی بوومە شۆفیر و لە قاوەخانەیەکی لامدا چایم دەخواردەوە لە نێکا و ماشینەکە غل بۆ و نەفەرێکی جەوان عومر بە نێوی مستەفای کەوتە بن ماشینەکە و جوانەمەرگ بوو هەر نەمزانی ماشین چۆن ئاوری گرت و سووتا لەدەر ژاندرمە و شارەبانی نەجاتم بوو قوتار بووم هەڵاتم ڕۆژمە تاران تەبرێز ڕەزایە ئەی هاوار ئەی هاوار لە دواییدا گەڕامەوە مەهاباد خۆم تەحویڵدا 9 مانگ زیندانم چەش بەبێ خەتا بەبێ گوناه ئەی هاوار ئەی هاوار لە دواییدا لێم خۆش بوون و نەجاتم بوو لە دەستیان ئەوە ئێستش هاتوومەتە ئێرە ئەمەوێ کارێک کەسابەت بدۆزمەوە ژیانی خۆمی پێبەرمەسەر ئەوە کاکەستن چیە واشڵەژەری زیرەک جان ئەوە برازانمە کاگری دڵم تەنگ بێ اینجا کاکە منداڵ هەر دەگرین ئاخرە تۆزێ خۆشەویستە لەبەرەوەی باوکی لە ژووری ئەیدامە دەبا بڕۆن ئەو لانکەم بۆ بێن ئادەی فەرێدون بڕۆ لانکە بێن
رولا جيقاي شنازيم رجي حياتم جيقاي شنازيم رجي حياتم دلاي لاي لاي رولا لاي 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 وجيانكم وجيانكم تيني خباتم دلاي لاي لاي لا 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 شرنكم كردستان وشاوي لريته نيشت من هواي دوار وجبت هذا لا إله إلهي باب مدى لا إله إلا لا إله إلهي کوبەی جوانێ بەمێ کوبەی جوان وەرە بابم بۆ کوبەی جوان کوبەی چاکە بەمێ کوبەی نایاب کوبەی جوان کاکە گیان منیش کوردم لە خۆدانم خانەقینیم خۆسەمەخوا ئاخ بمزانی بای چێ ئەخباری کردوم کاکە خێرت زۆڵە کوردی کییە ئەخباری تو داوە کاکە جان لێرە سەر حدودە ئەمەمان پێ لێرە تۆ بەرلاکەن تۆ زۆرە بۆ وەتەنی خۆت باشە کاکە جان گەلێک مەمنونم
ماڵتان ئاوە ڕووی زەمانە ڕژ بێ دەنا ئێرە شەروەتنی خۆمە أي ويل رزاونا وبرا الرزاونا أي ويل رزاونا ديدم الرزاونا لرزانا كياني لرزم اليدين قصة بجاياري ريشم دربين قصة بجاياري ريشم دربين يا أيوه من يلا دايل فريز أوه من يلا دايل فريز دوست سوانه ودبي دقري آمين ويزي دوست سوانه يدبي دقري آمين ويزي أي ويل رزاونا وبرا لرزاونا أي ويل رزاونا ديدم لرزاونا لرزانا كياني لرزم اليدين قصة بجاياري ريشم دربين قصة بجاياري ترقم دربين يا جماعة بابچین انا كمان خوين اي 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 بوتيلاي جوام لاي جواني عبد خوي داواني ساعتي لا
قربها المحنة ذراعي قيلي اهداك الله يا بلا خوي دروازي ما ينايد بوتي بومك زیرەک گیان ئەمە چیەکەی لێرە بۆ نەهاتیتەوە بۆ ماڵیە بۆ کەی ئێمە خاوەن ماڵبووین لە حەنای تۆە خوا ئەوە حەسەن زیرەکە ئەشەدوو هەمومانی خەجاڵەت کرد کاکە گیان هەستە با بڕۆینەوە ماڵەوە کاکە زیرەک لەگەڵ من نەبێ لەگەڵ کەسی تر نایە بە شەرەفم ئەوەی کاکە زیرەکە باتەوە بەم گۆپاڵە پشت شێرم هەر خۆمەی بەمە بۆ ماڵ کاکە ئەم هەرایی ناوێت با خۆی حەکەم بێت ئاخ لە میلەتی ئێمە تۆزە لەمە پێشوەختە بوو بمرم لە برسان کەس ئاوڕی لێ نەدامەوە بەڵام ئێستا شەڕێم لەسەر دەکەن کاکە شەڕی پێ ناوێ لەگەڵ کاکە عەلی دەست دەچمە سرنە بەشیانە باران بەربایکە زیرەک گیان کاکە عەلی بەخدای گەلێک جێژ و ماندوو بووم ئەو سەرخەوە زۆر چاک بوو پێخەزاوی تۆ بەدەم خەیشەوە گۆرانیێڵی مامی چی کاکە عەلی من ئەم دنیاە بە گۆرانیکی سیر دەزانم هەموو شتێکی تێدایە جوانی وەتەن تەنیایی دەربەدەری دوایش هەمومان دەچینە ژێر خاکەوە بۆ هەتایە بێدەنگ دەبی بەڵام من بێدەنگیش بە گۆرانیکی زۆر جوان دەزانم با شتێکی سەیرە بۆ بجارمەوە جارێکیان دەوڵەت گرتمیان شکنجەیەکی زۆریاندا بەزانی لەسەر چی؟ لەسەر چی زیرەک گیان لەسەر ئەوەی لە گۆرانەکانمدا باتی کانی و ڕووبار و شاخ و لادیەکان و دەشت و دۆڵی کوردستانم دەکرد دایان گوت تۆ بە ئەنقەز دەم ناوانە دێنی گوایە لە ژێرەوە باسی سنوور و وڵاتی کوردستانی گەورە دەکەیت منیش گوتم بابم ئەی هاوار وەڵڵا سەواد و خوێنەواریم نییە ئەوەی من دێڵم فۆلکلۆر و سەرزاری خەڵکییە بە هەزار فەلاکەت قوتار بووم لە دەستیان کاکە عەلی السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. كاك علي أغام دلي أمشو تو كاك حسن زيدك دعوة لمالي إيمة. عليكي زيدك. باشا كاكا زور كاكا شو دينا خدمتي. زور كاكا دمن خوا حافظ مال آوا. زيدك جان. أغاهر أغايا. هذه إيمة كينا خدمتي. كاكا علي من دالي كيش داوم لكا قراني بو دلم. دنجي من بفرق جوازي بو أو خلقية. زور كاكا. هسه بڕۆ خۆ بچۆ نانی و ڕۆژ بەیەکەوە خۆین و شەوێژە چینە خزمەتی ئاغا کاک حەسەن ئەمە جادەی بانەیە هەچەند وەختەکەش درەنگە جەنابی ئاغام ئەم دیارە بچووکەی پێشکەش کردووی گەلێک مەمنون و ماڵ داوا و ماڵی ئاغاش ئاوا بێ خودامیان بگەێنە خوددا لەگەڵ خواحافیز درێ ئیزگەی کوردی لە تاران خۆ بگرەوە خاتم خوشم
فما تدير فراموش مقواني بقر أددا شعرك بقر أددا شعر دايك دراضي بيدا السلام ممكن دلم والله دبتل ممكن دلم مقادرة وما أشيد كمني وأنا ممكورة عنيتو لسان في جيبت يا سنقادة ميزاني فوق السر لقدامي مصر وخنجر شعرك كي قاصرة كل وانا كي قاصرة ئاغای مرادی خانمێکی ئازەری بە ناوی فاتمەی زەرگەریەوە قەرار وایە پێکەوە گۆرانی تۆمار بکەین. زۆر چاکە، پێم وایە کاریشی باشە. تا ئێستا پتر لە 100 نامە 150 نامەی بۆ ناردوم، قەرار وایە بێت بۆ ئێرە. وابزانمەوە هات. سلام. خۆش ئامادەیت خانم. خانم فاطمه زرگری آقای فریدون مرادی. خوشحالم. بفرمایید بشینید. çok ممنون. ئاغا فریدون پەراوەیە بکەین. بەڵێ نەوازەندەکان هەمیان چاوەڕێی ئێمەن. فەرموون با بچینە ستۆدیۆ. سرگردم دورا دورا کشالجان نخوشم بو تو بالله کیدی دستم بردامان بیکرین بو بگریان دد بینم چاو بگریان نخوشو درد داریم دورا دورا بقربان بو درد خانجی در açma yaram gan gider bu derede kan gider açma yaramdan gider hakim gelsin neylesin ecel gelip can gider hakim gelsin neylesin ecel gelip can gider güldür beni
دشتوچێ و مەهاڵ و حاڵێم دەوەرا دەوەرا بە قوربایان تۆراوە چاو گەژاڵم شندل بۆ خۆم بە وەڵا من وا بۆ تەنیا باڵم پێبکانە بابت بینم دەرچە گیانی شیرینم ناخۆش و دەرێ دەدارێم دەوەرا ڕۆحی شیرینم داغları gezemerim, ehdim var bizemerim. Dağları gezemerim, ehdim var bizemerim. Ey ahyalı baş açık, sergerden gezemerim. Ey ahyalı baş açık, sergerden gezemerim. Güldür beni güldür, derdim nedir bildir. Güldür yallah güldür, derdin nedir bildir. Güldür beni güldür, derdin nedir bildir. Elə sözlü beni güldür, güldür yallah güldür. Güldür yallah güldür, güldür ya beni güldür. Güldür yallah güldür, güldür yallah güldür. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. فرمودان شميسة. دقي أخذها بخير ميرزا جان بات شايش جوانا بوتيكم. إخوة سلامتك أو قال ممنون. زیرەک ژیان چۆن دەگوزەریە؟ بەخدای تاماوە مەمنونی تۆ میرزا گیان ئەگەر تۆ نەبوویتایە ئەم جێم دەست نەدەکەوت. زیرەک گیان خێر بوو ناردبووت بە دووارە؟ وەڵای میرزا گیان ئەم شەو کەمێک ناساغ بووم پێم خۆشە بەیەکەوە بچین زیارەتەی سەیری نورانی بکەین. کورد نییە مردنە بابم بۆ کوێ دەچی؟ دەک ڕەحمەت لە بابت وەڵام منیش پێم خۆشە کەی بەڕێکەوی؟ ئینشەڵڵا ئەسپحینێ زوو لەسەر خێر بەڕێ دەکەین. نەکەی بێتە پێش بەڵام ئێمە هاتوین بۆ زیارەت. چۆن هاتووی وابگەڕێەوە خاڵە سەیدجان دەڵێم نەیتە پێش ئێرە جێگەی لۆتی و خانمدان نییە تۆ ئەلکۆلیت گڵاوی ئاخر بێدەنگ بە بکشێنەوە بڕۆن لە ناخراپتان بەسەردێنم. محمد المصطفى نوراني
جان سند ددمت محمد المصطفى علي شاهي نجاف أما نعمان يا نوران جان سند نوران سند الددم تو محمد المصطفى علي شاهي نجاف بك ايام هالخوم غريب رخوة مليا ورنجار مرشد ليادم نمكي خلاف امان 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 ناسينا لا رباب يعني في شو بس يوقع في خوارج عبدك دان آخر كرم الله خيراتي حسن ليلة يا خير باشا خبري كرو كارم بيتي خوش كورم شو لماري خوان نبو خير مرزا جان خودكو كرو ام ناو بجيب يلا ما كان فربول جاندم مساواق بدوات هذا دري گزارشيان كردوي باز بدون شو ابو صباح وكاب جلال بطلامتي رويش نوا هي لو بدبختيا نجات شيخ يزيلك خوا كريمه من ما شنكي خومتا حدود رتي اكم ما هو يقبل بينجوني على سليماني بمين توا يلا كاكا درنا خيراك بروحوكو كده بغلام بن ميرزا جان سائر وبس شاكم عز الدين براي عزيزي كاكا حسن جان امانتي تو شيخانا كم ميرزا جان اقاد ليبت خمد نبي او بتشاوان اقاداري خود با ديتر توبرا خدار لك الخمي من النبي خود بقى سري او جماعتي خوشويستي تعيني كردم لإزقي بغدام مانجي بشش دينار هر چند زوم نجو هيچي ندكر بلام من ممنونيانم بيلاويان لسر چاوم دادنم من ممنوني خلچي هوليرم ممنوني خلچي كركوكم علي مردانم دي سردانشي كردم كاق احمد بو ايران هنرمندشي قوري كردا تخدار رزي بقرن من نازانم بو تنها لناو كردا ونرخ قدري نيو وريزي نيا ايما زيندو كوشي مردو برستي من ممنوني خلچي راني وخلات زيم ميوان دوستن ممنوني خلط سليماني بكاق احمد خدمتيان كردم وممنوني او بوتا خانقينيم او نبوي حيان دبدم سيج بخوشيتان با قرانيتان بوبلم زيرك او قراني مشو تو مارمان كر امين جان او من بوبلم لبري عود شني
وتمعون متينا كأري آمين جان باركاو ندم للزينا نيل ريزني ميبدل بزيوينم نمير مياو لك بياو رد زيتيان خزام مدشي وهميجي جابر آمين جان واركاون الملل زينا باوري ناك او تمرشي أصيمر آمين جان واركاون الملل زينا نيلن زيني مني ودد بزين نمير ميو لكبي ورد زيتياني
الشباشا آمين جنوارك أو نتمن رزقنا في الليل روتيني وتد بصيبين نمر ما لو بنا وتد تردين نمر ما لو بنا وتد ماندوو نەبی وەستا جەلال سەر چاو زیرەک گیان وەرە دانیشە ئەدی کا جەلال ڕیشم بۆ ئانێک دەکەی وەرە دانیشە بە سەر چاو دوێنێ لەکوێ بووی دوێنێ شەو لەگەڵ کە ئەحمەددا شەوێکی خۆشمان بەسەر برد ئەحەی خولەسنەی کاک ئەحمەد هێند بەلەی لێ کردم لە حەمام بیرم تو ڕیشم وانێکم جاز خوا کوڕی باش خەڵک لای حەمام ڕیشە تاشەیە وەسەر جەلا خۆ کۆکەرەوە قلیشایەوە قلیشایەوە بە خودای وابزانم ئێرە شلۆغ دەبێت خەمێ نەبێ ئەچینەوە بەڵی خۆمان باشە هەستکات بەڵکو بەیانی بگەڕێمەوە ئەو دیو السلام عليكم. السلام عليكم اغا جان. جناب الاغا اسماعيل محمودي. بالله قربان هم لخدمته فرمدانشا من دۆستێکی نزیکی هونەرمەند حەسەن زیرەکەم لەوەتی لە عێراق گەڕاوەتەوە هیچ سۆراغێکی نازانم ئەڵێن گوایە لێرە لەگەڵ ڕابەخانمدا تاقێکی گرتووە والله واقعا لێرە بوو وەلێ لەگەڵ ئەفسەرێکا بە شەڕ هاتن دڵیش کاو ئەم ناوی بەجێهێشت چۆن ڕۆژێک لە ڕیسۆرانی پریم حەسەن لەڵ جەماعەتەکەی ئەو ناوە بە گۆرانیش لۆقەکەن بكوي عشيانم ودلين هاي الراية بردي وقايرتني وبيع وخو دنيا رويوني وليا كريد ويطل عريشني ويعيش بايعني يمشي نعيوتي بزايدو جوانو تاي وفريليك حيوشي بويوكا مرواشي بێدەنگ من ئەم شلۆغیە چییە؟ مەگەر نازان بە ئەمری شا کۆبنەوە یاساغ و قەدەغەیە؟ بۆ جەناب سەرکار گۆرانی وتن قەدەغەیە؟ ئەی نابینی چەند خەڵک کۆبەتەوە؟ کۆبنەوە قەدەغەیە؟ ئەی قوربان بۆچی ئێوە لەناو کوچە و خیابانەکاندا لەناو پارکەکاندا گۆرانیش دەڵێن و دەشخۆنەوە و دەشڕەخسن قەدەغە نییە بۆچی بۆ ئێمە قەدەغەیە؟ زۆر مەڵێ ناڕەسەن ئاگات لە دەمت بێت ئای لەم دەم درێژە چۆر دەکەم ئەی بەدبەختی ناڕەسەن وەڵا ئاغاجان دوایی دوو ماشێنی پڕ لە پاسەبان ئەیان بەسەریانە و ئەیان بن و ئەیان گرن ئەیان من بۆ شارەبانی لەوێ ئەفسەرەکە دەقەت وەڵە لە حەسەنەکاتەوە
سنجاب و خەریب بۆ مرد شەو بردیان بۆ بیمارستان ئاغا محەیدینی شەریفی بوو بە کەفیلی و مەرەخەتیان کرد گەلێکی لێپاڕامەوە کە نەڕوە وتی تازە من ڕوم نییە لێرە بم ئەم ناوێ بەجێ هێشت و ڕێ هونەرمەندی کوری کڵۆڵ و هەژار دکتۆر ئەڵێ مردنم نزیک بۆتەوە تۆ بڵێ بام ئەم پولە و بە ئامە دەکەم خوا گەورەیە خوا کەریمە گوێتان لە چریکەی بولبولی کوردستان ئوستازی مەقامات و گۆرانی ڕەسەنی کوردی مامۆستا حەسەن زیرەک دەبێ کە بەداخ و کەسەرێکی زۆرەوە ئێستا لە بیمارستان کەوتووە و لە ناوجێ ئەی گشتی شکاو ئەی ماڵی وێران کوڕم دوو ڕۆژە تۆ هیچت نەخواردۆ بۆی دناخۆی میرزا ئەوە تۆ لە شوێی چوومە بیمارستان تیان بردوانە تۆ بۆ ماڵەوە ئەم جارە شکوفنەکە دڕی کاکە شکو زۆر چاچی میرزا ژیانێکی پڕکەسەر و دەردی سەری نەخێرم لە خۆم دی نە لە هونەرەکەشم خوا کەریمە ئیشەڵا بەو زوانە چاک دەبی و دیتەوە ناومان من لێرە نیم
زورت خسينر جين لكاو قرب دسر باكول جين نحسايا جار زوري لتوصاوا